لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حام لواني نوتنو لواني كاين تفسير قرآن بيروز بيم وخزمتان بم بس رزامندي خوي جوره وهي ودار مئوي آزي السودي اللي بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أم كنتم شهداء إذ حضر يعقوب الموت إذ قال لبنيه ما تعبدون من بعدي قالوا نعبد إلهك وإله آبائك إبراهيم وإسماعيل وإسحاق إلها واحدا ونحن له مسلمون. بەڵێ خۆشەویستان وەکو لەوانەیە ڕابردوو باسمان لە ئاەتەکەی پێشترێ کرد کەوە وەسیەتی ئیبراهیم عەلەیهی سڵات وسەلام لۆ کوڕەکانی و وەسیەتی یعقوب لۆ کوڕەکانی عەلەیهیمو سڵات وسەلام کەوە إن الله اصطفى لكم الدين فلا تموتن إلا وأنتم مسلمون. أو بعام أو زادية تفصيل بيدا با وصيتكي يعقوب كلبو كركاين دكا لبر ويدياله وكل سبب نزول وآتد وكزانان دفرمون كسانيق لبني إسرائيل ادعاي أوان ذكر كقوايا أوان بدزقرتنيا بديني يهوديات أو وصيتي پیغمبرانی خۆیان جێبەجێ دەکەن کەوا وەسیەتیان کردینە کەوا تەنها لەسەر ئەو دینە بمێنێنەوە نەچنە سەر دینێشکە کە لە دوای ئەو دینە دێ. ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەوان بە درۆ دەخاتەوە بۆی کەوا ڕاست نییە بەڵکو وەسیەتی بابیان وەسیەتی ئیبراهیم وەسیەتی یعقوب عەلەیهیمو سڵات وەسەلام ئەوەیە کەوا پابەند بن بە عەقیدەی تەوحید. ئیتر هەر پێغەمبەرێک کەوا لەو ڕێگایەوە دێتن بە تایبەتی وەکو خوای گەورە لە سوڕەتی ئەنیسا دەفەرمیتن کەوا هەر پێغەمبەرێک کە هاتیە خوای گەورە سوبحانەهو وتەعالە عەهد و پەیمان لێ وەرگرتکەوە ئیمان بە پێغەمبەری دواتر و هەروەها هەر هەمووشیان ئیمان بە پێغەمبەری خاتەم بینن کەوا لە کتابەکانیان باس کرایە و نیشانەکانیشی باس کرا. ئیتر وەسیەتی پێغەمبەرانی بەنی ئیسرائیلیش وەکو لێرەدا خوای گەورە شەڕات پێ دەکا ئەوەی کەوا لەسەر ئەو عەقیدە تەوحیدە بژێن کەوا خوای گەورە لێیانی هەڵبژاردیە کەوا لەسەر زمانی خاتەمەکەشیان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم کەویش یەکە لە متەبیعەکانی دینی ئیبراهیم پێویستە پابەند بن بەو شەریعەتە. ئیتر دەفەرمی ئایا ئەنگۆ ئەم كنتم شوهەدا خوای گەورە دەفەرمی پێیان بڵێ یا رسول الله صلی الله عليه وسلم ئایا ئەنگۆ حاضر بوون شوهەدا جەمعی شاهدە شاهد واتە حاضر ئەنگۆ حاضر و ئامادە بوون لە کاتێکدا ئیذ حەضرە یعقوب المەوت کاتێکەوە مردن ئامادە بوو لای یعقوب کەواتە خوای گەورە لێرەدا وەسیەتی یعقوبمان لەو دەژێڕتەوە عەلەیهی سڵات وەسەلام لەو کاتێکەوە لەسەر مەرگە. لە ئاەتەکەی پێشتر وەسیەتی ئیبراهیم و یعقوب کەوا بەردەوامی لە ژیانیاندا نەسیحەت و ئامۆژگاری منداڵەکانیان دەکەن کەوا إن الله اصطفى لكم الدين فلا تموتن إلا وأنتم مسلمون لە کاتی ژیانیان و لەسەر مەرجیشدا یعقوب تەئکید لەو وەسیەتە دەکاتەوە. یعنی تەماشا دەکەی سوبحان الله ئینسان لەسەر مەرگ چی پێگرنگە هەوڵ دەدا لە ئاخر لەحەزاتی ژیانی ئەدای بکە ئەو ئەمانتەی لە لایتی ئەوەی کەوا پێی گرنگە بیکاتە وەسیەت. ئیتر یعقوب عەلەیهی سڵات وسەلام لە هەموو ژیانیدا ئەوەی پێمهم بووە کەوا منداڵەکانی سەر عەقیدەی تەوحید بژێن لێ لەسەر مەرجیش تەرکیز لەسەر ئەوەی دەکاتەوە. پێغەمبەران عەلەیهیمو سڵات وسەلام دینار و درهەمیان بەجێ نەهێشت بەڵکو دینێکیان بەجێهێشت مەنهەجێکیان بەجێهێشت بە پیادەکردنی بەختەوەری دنیا و قیامەت بەدەستدەینی. کەواتە پێویستە ئەوەش خەممان بی کەواتە ئەو بەڵگەی لەسەرەوەی ئەوە خەمی ئەوان بوو لێ لەسەر مەرجیش هەر تەرکیز لەسەر ئەو قەزەیە دەکەن. ئێمەش ئەگەر خوا نەخواست خەمی دنیامان بی لەسەر مەرجیش هەر خەمی دنیامانە. بەڵام کە ئەگەر خەمی دینمان بی دینی خۆمان و ماڵ و منداڵمان ئەوە پێویستە لە ژیانماندا و لەسەر مەرجیشماندا هەر خەمی ئەومان دەبی منداڵەکانمان لەسەر چ بژێن وەسیەتی ئەویان پێ بکەین کەوا پابەند بن بە دینی خوا کە بەختەوەری و سەربەرزی دنیا و قیامەت تێدایە. لێیە دەفەرمی کاتێکەوە یعقوب مردن لای ئامادە دەبی واتە حەضەرەه الئەجەل ئەو لەو کاتانەیەکەوە ظاهرا علاماتەکانی مردن نزیک بوویتەوە لێی
پێدەچی لەسەر مەرگ بیتن ئیتر وەسیەتی ئەخیری دەکاتن کاتێکەوە بە منداڵەکان دەوەکو معلومەکەوە 12 کوڕی هەبوو لە ضمنی ئەوانە یوسف عليه الصلاة والسلام کاتێک کە پێیان دەفەرمی إذ قال لبنيه ما تعبدون من بعدي لە دوای مردنی من چێ دەپەرستن ئەنگۆ کەواتە هەتا ئەو لە ژیاندا بۆ وەسیەتی کردینە بۆی کەوە هەر لەسەر ئیسلامەتی بژیێن و پابەند بن بە منهەجی تەوحید لە دوای من چێ دەپەرستن چ زاتێک دەپەرستن قالوا نعبد إلهك وإله آبائك إبراهيم وإسماعيل وإسحاق إله واحدا بەڵێ ئەوانیش دەڵێن هەر ئەو پەروەردگارە دەپەرستین کەوا ئیلاهەک کە پەروەردگاری تو بووە پەرستراوی تو بووە کە رەب العالەمینە و هەروها پەرستراوی بابی تون باب و باپیرانی تون کەواتە ئەو پەرستراوە بە حەقە دەپەرستین کە ذاتی ئەڵڵا کە پەرستراوی تو بووە یا یعقوب و پەرستراوی باب و باپیرانت بووە لە ئیبراهیم و لە ئیسماعیل و لە ئیسحاق دیارە معلومە وەکو گوتمان یعقوب کوڕی ئیسحاقە ئیسحاقش کوڕی ئیبراهیمە کەواتە ئیسحاق و ئیبراهیم باب و باپیری یعقوبن لێ دەڵێن ئابائەک ئەدی ئیسماعیل دەکا مامی یعقوب ئیسماعیل دەکا مامی یعقوب سڵات و سەلام خوای گوڵ لە هەمووان بی ئەدی لۆ ئەویش دەفەرمی ئیلاهەک و ئیلاه ئابائیک ئیبراهیمە و ئیسماعیل و ئیسحاق کەواتەوە نسبەتی یعقوب لە بۆ ئیسحاق دیارکەوە کوڕیتی ئەویش بابیتی نسبەتی یعقوب لە بۆ ئیبراهیم دیارکەوە نەوەی ویە ئیبراهیم باپیریتی پس باشە ئیسماعیل مامیتی ئەدی لۆ دەفەرمی ئابائیک لەبەر ئەوەی وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی أما علمت أن عم الرجل صنو أبي أما علمت أن عم الرجل صنو أبي ده حديث صحيح ده كوات نازاني كوا مامي كسك وكو بابتي نازاني مامي كسك وكو بابتي صنو أو وكو زانان دفن بمعنى أو وكو دولقيك ولا رقيق درتوبن دولقي داريكن لرقيق درتوينا كواتا وكوية هل وكوكو بالنسبة ببلشيش في صلى الله عليه وسلم إنما الخالة بمنزلة الأم خالة واتا بلشي إنسان بلشي خوشتي دايشي وكو داچيتي ومامج وكو بابيتي أما علمت أن عم الرجل صنو أبي كواتا لو خواهي سبحانه وتعالى أوي شي هل لضمن آباء يعقوب باس كردية كواتا إيما مطمئن بكوا هل أو برستراو بحقدا برستين كأتو برستيت كوا ذاتي الله أو كبرستراوي توا وهروا برستراوي باب بابيرانتا لإبراهيم ولإسماعيل ولإسحاق كأوشان إلها واحدا كيكزاتي تاكو تنياهر أويان شاني برستني هي ونحن له مسلمون كواتا هر وكو لآت بيشتري دفرمي كأوان وصيتي إبراهيم ويعقوب وصيتي من ذلك كان عندك فلا تموتن إلا وأنتم مسلمون ممر تنهاب مسلمان نبي تأكيد لو إذا كان وصيتك زي دكين ونحن له مسلمون هر إيمش أو برسراو بحقيك وبرسراوي تو باب بابيرانتا إيمش تسليمي دبين ونحن له مسلمون مش تسليمي أو دبين ظاهر وباطن هر وكباب من إبراهيم عليه الصلاة والسلام كفرموي قال أسلمت لرب العالمين مش تسليمي دبين كاتب راست أو ملة التوحيد أو ملة كوكوت من بختوري دنيا وقيامة دا أجرنا عكسي أو ملة شركة والعياذ بالله أو ملة توحيد يكتاب برستية كوكوت من بختوري دنيا وقيامة عكسي أو الشركة وكخواي سبحانه وتعالى سورتي فصلت بابلين مثال لودين توا كبدو بياويك كلبو يكز إيش دكا ودزاني أو تسيلي دويتن بو شوي رفتار دكاتن تاوكو أو رازي بكاتن بلام كسيك لبو تسن كسيك إيش بكاتن أو تسن كسيك خاوان داريتي أو دكن فيه شركاء متشاكسون كواتسن كسيك بالشريك بن لا تملتشان لبو أو كسا بلام لبيني يشج متفقنين متشاكسا هل يكو بلاك ديبا هل يكو ويستيشي هي باش أو كسا كوسري لينا شيبه كاتب راسي لعقيدة الشرك وبابندبون بالشرك سلي الشوايو قمراي تدا بلام بابندبون بعقيدة التوحيد تسليم بون لبو ذاتي الله بالتأكيد أو فري بختوري دنيا وقيامة تدا ونحن له مسلمون أو زاد فرمي تلك أمة قد خلت
تلك أمة قد خلت أوي كوا باسكرا لإبراهيم عليه الصلاة والسلام لإسحاق ليعقوب لهمو بيغمبراني كوا لون ويهاتنا عليه الصلاة والسلام أو أمتي من قد خلت رويشتن بوي كوا بيامبو لو فضلوا قوري أو عمل صالحاني كوا هيامبو قد خلت لها ما كسبت أوي كوا كردي لبو خوي كردي أوي كردي لعملي صالح لبداية كردي لبو خوي يقول لبو خوي بو ولكم ما كسبتم أنقوش أوي كوا ديكن لبو خوتانا ولكم ما كسبتم كوات اللير داوكو إشارتك كاتي كوا بني إسرائيل فخر شانازي بويدكا كوا متبعي أو بيغمبرانا عليه الصلاة والسلام كوا لنوي إبراهيم عليه الصلاة والسلام أو فخر شانازي أقر اتباعة حقيقي لبو منهزكي أواني لدوداني بندايتي وتسليم بوني لبو خوايقو لدوداني أو بكل شناية تنها فخر شانازي كردن وكو بيغمبر صلى الله عليه وسلم لحديث صحيح دادا فرمي من أبطأ به عمله لم يسرع به نصبه هر كسك كارو كردوكي أو هانبي كبرو بيشي با أو نسبكي لبو فلان نسبي الشريف برو بيشي نابا من أبطأ به عمله لم يسرع به نسبه بطيء سريع كواتا هر كسك كارو كردوكي أو هانبي كبرو بيشي با أو انتسابو بابلين كدقريتو سر فلان نسبي بيروز برو بيشي ناباتا لويا أوي كوا ادعا ذكا كوا إما لونا وبيروزين لونا ومشرفين أو براستي أو انتسابه بتنها كافينية نبوي كوا برو بيشو برو رزامن دي خو برو بهشتبا نا ولكم ما كسبتم دي أنقوتستان هي أوي كوا لبونغوية تنها أوي كوا بخود كسبت كردية كباختياري خود اختيارت كردية باختياري خود عملت لو كردية أو مهمة براستي لو يبيغمبر صلى الله عليه وسلم بأقرب الناس لأخوي كوا فاطمة خويل رازي بدفرمي يا فاطمة اتق الله فإني لا أغني عنك من الله شيئا كاتب اتق الله تقوى خواي قوربك لا ترسي خوا فرمان كان زي بزبك خذ بباريزة أمن هيتسم بينها كري لبود كواتا كسي كوا ادعاوي والله لبرو لونه وبريزي ولونه ومشرفية بلام كارج نكاتن براستي أو انتسابي هيزبك الشناية مهم عملكي خويتي لها ما كسبت ولكم ما كسبتم ولا تسألون عما كانوا يعملون وهروا برسيارتان لناكريت لوي أوان ديان كرد برسيارتان لناكريت لوي أوان ديان كرد كواتب راستي ولا تزر وازرة وزر أخرى بالتأكيد أوي كوا انتساب ذاك اللي بو ملة إبراهيم عليه الصلاة والسلام فخر شانازية بلام أوي كوا لبيشوي رويدا أو زهرت بي رويدا بي لدواي لنيوان أو بيغمبر بريزانه وحتى وكو دقاتا أو رو هر شتێک ڕوویدابی هەر یەک لەوە نەوانە غەیری پێغەمبەرانی عەلەیهی سڵاو وسەلام کە مەعسوومن بەڵام هەر یەک لەوانە ئینحرافی کردبی هەر شتێکی خراپی کردبی ئەنگۆ پرسیارتان لێ ناکرێتەوە لەوان ولا تسألون عما كانوا يعملون ئەنگۆ پرسیارتان لێ ناکرێت لۆی کە ئەوان چیان کردێ و چیان نەکردێ کەواتە لەوانیش ناپرسێت و ئەنگۆ چ دەکەن و چ ناکەن هەر کەسە و لەسەر کار و کردەوەی خۆی حسابی لەگەڵ دەکرێتن زالوەیە وەکو زانان دەفەرمون کاتێکەوە باسی أو فتنەی دەکرێت کە لە نێوان ئیمامی عەلی و ئیمامی معاویە خوان لێ ڕازی بی لە لای عومەری کوڕی عەبدولعەزیز خوا لێ ڕازی باسی ئەو فتنەیە دەکرێتەوە لە نێوان ئەو دوو بەڕێزە ڕوویدایە دەفەرمی ئەوە فتنەیەک بوو خوای گەورە دەستی ئێمەی پاراست کەوا سۆربی بەخینی ئەوان دەی با ئێمە زمانی خۆمان بپارێزین لەوەی کەوا تووشی گوناهی نەکەین کەواتە بەڕاستی زۆر مهمە ئێمە لەوانەی پێشومان بەڵێ فەخر و شانازی بە پێغەمبەران دەکەن عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام بە تایبەتی پێغەمبەری خۆمان کە خاتم الأنبیاء والرسل فەخر و شانازی دەکەین بە هەموو فەرمودەیەک کە فەرموویتی لەسەر سەر و لەسەر چاومان دادەنین فەخر و شاناز دەکەن بە هەموو کردوانی کە پێغەمبەر کردی صلی الله علیه وسلم بەو پەڕی قەناعەت و عەقیدەوە انتسابی خۆمان دەکەین لە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەخر و شاناز بە هەموو فەرمودە و بە هەموو کار و کردەوەکان دەکەین ئەوەی لە دوای ویدێ لە قەدەر ئیتیباعی لە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم عینی فەخر و شانازی پێیان دەکەین و ئەوەی هەر یەک لەوانە ئەگەر بە هەر شێوەیەک لای دابیتن شتێک چی کردبیکەوە نەگونجێ لەگەڵ قورئان لە سونەت ئێمە تەبەڕای لێ دەکەین و هەروەها ئەو فتنەی کەوا لە نێوان مسلمانان ڕووداتن ئەوەی کەوا لە ڕۆیشتیە
ئێمە بە هیچ شێوەکو عومەری کوڕ عەبدولعەزیز دەفەرمی خوای لە ڕازی بیتن ئێمە پێویست ناکە خۆمان تووشی غەیبەت بکەین ئەوە ڕۆیشتینەوە تلکە ئومەتون قەد خەلت و حسابیشیان لای خوای گەورەی سوبحانەهو وتعالە و بەتایبەتی جیلی سەحابە خەیر القڕون بوونە بە شایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەموویان ڕێزی خۆیان هەیە و حسابەکەش لەسەر ئێمە نییە ئێمە بیکەین و خۆمان تووشی گوناه بکەین و ئەوەی لە دوای وانش دێ هەتا ئەوڕۆ کە لەسەر ئیسلام حساب بووە ئەوەی کەوا ڕاست و دروستە ئێمە بفەخر و شانازیەوە ئینتیسابی لە بۆ دەکەین بەڵام ئەوەی کەوا لە خارجی منهەجە هەرچێ بیتن ئێمە تەبەڕای لێ دەکەین ئیتر ئەوە زۆر قاعدەیەکی مهمە کەوا ئەوەی ڕۆیشتیە لە خێر و لە شەڕ ئەوە بەخۆی تەحملی دەکە ئەوەی کە ئێستاش ئێمە لەسەر حساب دەکەین لە خێر و لە شەڕ ئەوەیە کە بە خۆمان ئەنجامی دەین یەک احتیمال دەبێتەوە هەر کەسێک شتێکی خراپ بکە لە دوای خۆشی بەجێ بێت بە تایبەتی با بڵێن ئیبتیداع لە دین ئەوە دیارە لە قەدەر ئەوەی کەوا شتی خراپی کردێ و لایدا لە منهەج و ئینحرافی کردێ ئەوەی لە دوای ویش دێتن ئەوەی کەوا لەسەر منهەجە منحرفەکەوی دەڕوا هەر لە بۆ ویش شەڕەکە دەڕوا هەر وەک لە بۆ خۆشی دەڕواتن خوا پەنامان بدا لە خوای گەورە دەپاڕینەوە کەوا لەسەر منهەجی صحیحی قورئان و سوننەدا بین و هەروها ببینە قودوە لە بۆ خەیر تاوەکو لە دوای خۆشمان ئەوەی ئیقتیدامان پێ دەکاتن ئەوە ئەجر و پاداشتی ویش لەگەڵ ئەجر پاداشتی خۆی ئەوە ئەجر پاداش لە بۆ ئێمەش بنووسرێتن وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون